ڕۆژێک دێت خەڵکی دەڵێن سپاس بۆ خوددا کە بەڵایەکی لە کۆڵ کردینەوە. ئەمە کۆمنتی شێنیار ئەنوەرە بۆ پۆستێکی قوبات تاڵەبانی کە لە ساڵی 2020 کراوە کە لەو کاتەدا ناکۆکیەکانی ناویەکێتی بەردەوام بوون لە زیادبوون. بەڵام ڕووداوەکانی هەشتی تەموزی نێوان بافڵ تاڵەبانی و لاهور شێخ جەنگی ڕووی نەدابوو. ئەو کاتی شێنیار ئەنوەر بە ناو چالاکوانێکی دەمشڕ بوو کە ڕاست و چاپ هێرشی دەکردە سەر سیاسەکانی هەرێمی کوردستان. ئێستا و دوای تێپەڕبوونی 4 ساڵ شێنیار ئەنوەر لە پێناو ملیۆنان دۆلار ڤێلە و ئۆتۆمبیڵی گرانبەها وازی لە هێرشکردنە سەر کوڕانی جەلال تاڵەبانی هێنا. بە وێنەیەک لە تەنیشت قوبات تاڵەبانیەوە دەرکەوتوو بە پێکەنینەوە پەیوەندیکردنی خۆی بە یەکێتی ڕاگەیاند. قوبات تاڵەبانی لەو پۆستەیدا باسی ئەوەی دەکرد کە خۆی و بافڵ تاڵەبانی برای لەگەڵ لاهور شێخ جەنگی سێ بران و هیچ هێزێک نییە درزیان تێبخات. بەڵام دواتر شتێک نەما دەستی بۆ نەبن و ئەوەی کەس پێشبینی نەدەکرد ڕوویدا. هێزی سەربازی جوڵەی پێکرا، چەندین سیاسی و بەرپرسی سەربازی لە نمونەی عەقید هاوکارجاف و موڕادکانی کوردەیی لەلایەن بافڵ تاڵەبانی بە بیانووی نزیکیان لە لاهور شێخ جەنگی تیرۆر کرا. درزێک لە نێوانیان دروست بوو کە ئێستاش بەردەوامە لە فراوان بوون. شێنیار ئەنوەریش کە ئەو ڕۆژە هیوای بۆ بینینی مردنی قوبات تاڵەبانی و دوای مردنی دەخواست. ئێستا درزێکی ئەوەندە گەورە لە بیرکردنەوە دروست بووە کە تەنیا بەرژەوەندی خۆی دەبینێت و ئەمجارە بە شێوازێکی دیکە هەوڵی بەلاڕێدابردنی گەنجان و خەڵکی کوردستان دەدات. شێنیار ئەنوەر دوایەوەی چەندین جار قوبات تاڵەبانی بە سیاسێکی ترسنۆک و نەزان ناو دەبات. لەو کۆمنتەیدا لۆمەی قوبات تاڵەبانی دەکات و بۆی نووسیوە تۆ یەک دەستکەوتت نییە بۆ سلێمانی و بە مردنت خەڵکی شوکرانە بژێر دەبن. دوای 4 ساڵ یەکێتی و قوبات تاڵەبانی بەکڕینی شێنیار ئەنوەر و هێنانەوەی لە ئەمریکا پێدانی سەروەت و سامانێکی زۆر تاوەکو داپلۆسینیان بۆ بکات. یەکەم دەستکەوتیان پێشکەشی سلێمانی کرد.